من نام سۆلینە خەڵک زیاتر بە سۆلین بابان ناسراوم لە بینی خەڵکە من 3 ساڵە 4 ساڵە ئیشی خۆبەخشیەکەم ئەم کارانەی کە کردومە پێشتر هێشتی بگەمە ئاستێک کە من وەک باڵێزێکی ئاشتی جیهارین هەڵبژێردرم لەلایانی نەزەمەیەکەوە کە باڵێزی ئاشتی لە وڵاتەکانی دەرەوە هەڵبژێرن ئەم گەنجانەی کە لەسەر ئاستە هەڵبژێردران ئێمە لەسەر سیڤەکانمان هەڵبژێردرا هەروها توانامان لەسەر ئیشکردنی خۆبەخشی. اینجا من یەکێک لەو باڵێزانەش بووم کە بوومە دووەم براوەی مەدالیای سلڤەر لەبەرەوەی کە زۆر ئاکتیڤ بووم و هەروها یەکەم ئیڤنتی خۆشمان کردو لەگەڵ گەنجەکانی ترا کە ئێمە چۆن پردێک دروستکەین لەلایەنی سەرکردەکان و گەنجەکانمانەوە. پێمان بڵێت جیاوازی لە نێوان بوون باڵێزی خۆمان شتێکمان بیستۆڵێنەوە باڵێزی فلان شوێن لەوێ و ئەم گەنجانی کە ئێستا هەنوو پێیانڵێن باڵێزی ئاشتی لە کوردستان ئەو جیاوازیە چییە بۆی کە بۆ بینەرانی ڕوون بێت؟ ئەو ینی ئەو ئیشە طبعاً لەسەر ئەوە ینی زیاتر هەڵبژێردراون کە ئێمە ئاشتی پێکەوە ژیانیەکەین و لەسەر ئەو ئاسەشین کە ئێمە وڵاتی خۆمان بناسێنین بەدەرە. چی ئێوەی هەڵبژاردووە؟ منەظەمەیەکە بە ناوی زنجیرەی ئاشتی جیهانی Global Peace Chain ئەو گەنجانەی هەڵبژارد کە پێشتر کاریان کردبوو طبعاً لەسەر ئەو کاری خۆبەخشی و کاریان کردبوو لەو بواری کە خۆیان ئێمان هەڵبژاردووە ئینتەرناشناڵە ئەو گەنجانەیە کە هەڵبژارد بە مەبەستی ئەوەیە کە ئێمە چۆن وڵاتی خۆمان بناسێنین گەنجی خۆمان بناسێنین کولتوری خۆمان بناسێنین. ئێوە لە پێشە وەکو سیڤێکتان تەقدیم کردو بۆ ئەوەی کە وەربگرن ئەو مەرجانێت چی بۆ کابێ لە ئێوەیە هەبێ بۆ ئەوەی بتوانن ئەندامێک بن لەو باڵێزە؟ ضروری ئەو شتە بوو کە ئێمە زیاتر لە حکوومەتی خۆمان نزیک بین بێجگە لەوەش زمان بزانین هەروها کاری خۆبەخشیمان زۆر کردبێ و ئاکتیڤیش بین و هەم لەسەر ئاسەش بوو کە خەڵک چەند بای ئەوە ئێمە ئەناسێ و کارەکانمان نەزان. باشە لە هەرێمی کوردستان ژمارەتان چەند کەسە؟ 20 کەسین بەڵێ 20 کەسین ئێمە لە وایە لە منەظەمەیەکەوە هەڵبژێردراین بەڵام چەند منەظەمەی تریش هەبووە کە ئێمەی هەڵبژاردوویستی کە لەگەڵیان بەشدار بین یەکێک لە منەظەمانە ئەوە بووە کە بە ناوی Global Youth پیس ئەمباسەدەر بوو ئەوە منەظەمێکی ترە کە ئێمەیان هەڵبژار بچینە ماڵدیف لە ماڵدیڤس ئێمەش وەک ترینینگ کورسێکمان وەرگرت بە ئۆفیشڵی ببینە ئەمباسەدەر هەروها ئێمە 4-5 شەهادەمان وەرگرت لەبەرەوەی چەند ئاکتیڤیتیەکمان کرد. من یەکێک لە 400 گەنجیش یەکێک لەو گەنجانم کە مەدالیای ئاکتیڤترین کەسی وەرگرت لەبەرەوەی چکە زیاتر ئەوە بوو کە اختیڵاتم چەند بوو لەگەڵیان و قسەکردنم چۆن بوو هەروها ئەژگەڕێتەوە سەر پەیوەندی کۆمەڵایەتەکان دیارەوە کەسێکی کۆمەڵایەتی لەگەڵیان هەروهاش وەک سپیکەرێک هەڵبژێردرام ئێمە کە چۆن باسی خۆم و گەنجەکانی بکەم و چۆن ئێمە هاتینە ئێرە و لە وڵاتێکن چکە بەڕاستی ئێمە کە قسەمانە کرد ئەمانوت کوردستان کە لێمە پرسین ئەموت کوردستان ئەو ئەیوت ئەموت چەند کەس ئەزانەیە کوردستان لەکوێ ئەوەیت لە تەش ئەفغانستان ئەوەی پاکستان ئەوێت وتمان کاکە ئێمە پارچەیەکی لە عێراق و اینجا مەسافەکانمان باس کرد لە بەغا و ئێرە ئەو چەند ینی زۆر شتیتر. ئێوە دەرگاکی گەورەتان بۆ کراوەوە بە ڕووی جیهانە وەکو گەنجان باشە لانی کەم کۆنتاکتێکی باشتان هەیە لەلایەن خۆتان ئەو گەنجانی کە لە دەروی وڵاتن ویستوتانە چۆن وێنای کوردستان بگەێنن بەوان چ سوودێکتان هەبووە بە سەرەحی پێم بڵێ چ سوودێکتان بە کوردستان گەیانەوە؟ سوودەکەمان ئەوە ئێمە عیلاقات لەگەڵ ئەو گەنجانە بە قۆتەکەین کە خۆیان لەگەڵ حکوومەت و خۆیان نزیکن و هەروها ئەو گەنجانەشن کە بزنسی خۆیان هەیە و گەورەترین بزنسەکەن لە وڵاتەکانی خۆیان ئێمە ئەو عیلاقاتانەی کە لەگەڵیانەکەین ئێمە هەوڵە ئێوەن کە ئەو گەنجانە بینە ئێرە و کە ئێمە ئێرەیان پێ ئەناسێنین مرتاح بنفسیان کە ئەوان لەگەڵ چێ ئیشەکان چکە بەڕێگای ئەوانە ئێمە ئەتوانین اقتصادی ئاخر لەم بینە هەرێمی کوردستان چ سوودێکە بینێ؟ بواری اقتصادی خۆی بەقۆتەکە و هەروها ناساندنی کوردستان ینی هەم بۆ ڕێگای ئیستثمار و ئەو شتانەش ینی چکە ئەو گەنجانێکیان ئێمە کە ئەمە ناسن مرتاحە بن ینی ئەها ئەزانن ئێمە لە ینی جەوێکی جیاوازین لە ئەوەی کە ئەیبینن خۆیان لەبەرەوەی زۆربەی گەنجەکان بە حرب ئێرە ئەبینن و هەموو ینی کە ئێستا ئێمە دەوڵەت نین تۆزە کێشەی بۆ ئێوەش دروست کردووە؟ بەڵێ زۆر چاکە ئێمە زانیمان کە ئێستا هەرێمی کوردستان چ سوودێکە بینە باشە ئێوە خۆتان دەستکەوتان چی بۆ لە بەشداریکردنتان لە باڵێزی ئاشتیە؟
تا هیچ دەستکەوتێکمان نیە ینی هیچ شتێکمان نیە داهاتێکیشمان نیە بەڵام ئێمە هەوڵی ئێوەین کە ئەمە هەم خۆمان بەو دنیای بناسێنین ینی وەک گەنج وەک وڵاتیش هەم زیاتر ڕێگا ئاسانکەین پردێک دروستکە لەلایەنی کوردستان و ئەوروپا و وڵاتەکانی تریش تا هاتوچۆی ئێرە و ئەوێش ئاسان بێ و مەسلەی ڤیزە و واستات نەبێنێت. باشە پێشەوەی بیننا بەرنامەکە باسی کرد کە لە داهاتوە بەشداری چەند ئیڤنتێک و لەلایەن چەند کەساتێک و بانگێش کراوی. لە ڕۆژی 14 تا 18 ئێمە لە هندستانە بین ئەو ئیڤنتێکە لێرە کەنسڵ کرا لەوێ بەردەوام بێتن وەک 20 کەسی کوردستان وەک ئۆرگەنایزەر لەوێ ئەچێ و ئیڤنتەکە بەڕێ ئەبا و هەروها لە مانگی 11 و لە هەم لە ئیجپت بەشدارە بین و هەروها لە ئەوەش بەشدارە بین لە ئۆکرانیا کە هەم یارمەتی ئەوانیش بین بۆ سەرکەوتوو بن و بە هیوام کە هەروە بەردەوام بن لە ناساندنی هەرێمی کوردستان. عزیزان گەنجێکی تری باڵۆزمان لەگەڵا ئەمانوێ لە زاری خۆیەوە خۆی بناسێنێ کاکە باید خۆت بناسێنە. سپاس ناوم بەیاد سەرۆرە باڵۆزی ئاشتی جیهانیم لەلایەن ڕێکخراوی وەنیۆ گۆڵدەوە هەڵبژێردراوین لە ماڵی بەشداری خولێکی ڕاهێنانمان کرد لەلایەن ڕێکخراوی ڕافی ماڵدیڤیەوە ڕێکخرا بوو لەوێت ڕاهێنامان وەرگرت لەبارەی ئاشتی لەبارەی پێکەوە ژیان لەبارەی ململانەیەکان چۆن نەتوانین پەیامی ئاشتی بگەێنین ئێمە و دوای تاواکردنی کۆرسەکە ئەمە لەوێ ئێمە بڕوانامەی فەرمیمان بەرزهێناوە و بووینە باڵوێزی گەنجانی ئاشتی جیهانی و لێرەش لە 2016 تاوەکو ئێستا لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئیش دەکەم و تا ئێستا بە بەردەوامی بەبێ دابڕان لەم ماوەی ئیشم کردووە و پێگەینەری گەنجانم لە تۆڕی پێگەاندنی گەنجانی هاوتەمەن وای پیر تۆڕێکی پێگەاندنی گەنجانە لەلایەن ڕێکخراوی UNFPA سەرپەرشتی دەکرێت و نزیکی ساڵێک دەبێت لەوێش پێگەینەری گەنجانم بە بەردەوامی کار دەکەین و دانیشتنی گەنجانە ڕێک دەخەین بۆ تێشکردنە سەر چێشە و گرفتەکانی کۆمەلگا بۆ ئەوەی بتوانین گەنجان بەرەو پێشەوە بین لە کار لەسەر ئەو شێشانە بکەین کە لەناو کۆمەلگا هەیە لەناو گەنجان هەیە قسەی لەسەر بکەین چارەسەری گونجاو بۆ شێشەکان بدۆزینەوە لەناو دانیشتەکاندا. زۆر باشە بۆمان باس بە سەرەتا تۆ چۆن توانیت پەیوەندی بە باڵۆزی ئاشتی بکەیت لە جیهاندا و چۆن وەرگیرایت؟ لە ڕاستیدا ئەم زۆر پرۆگرامانە زۆر ینی هەر کەسێک بیوێ بەشداری پرۆگرامی لەو شێوێ بکە دەتوانێت لە ئینتەرنێت بە دوودا بگەڕێ و بە ئاسانی دەتوانانی بەدەستی بکەوێت بەڵام ئەویش وەرگیران و قبولکردن شتێکی بەو شێوەیە ئاسانیە چونکە بەشداریکردنە پرۆگرامێکی نێودەوڵەتی بەم شێوێ پێویستە زمان ئینگلیزی بزانێت پێویستە پرۆفایلێکی باش هەبێ بۆ ئەوی سەرنجی ڕێکخەرانی ئەم ئیڤنتانە ڕابکێشێ بتوانێت وەکو کەسێکی بەهێز خۆی پیشاندا کە کاریگەری هەیە ناو کۆمەلگایەکە بۆ ئەوی لە هەر شوێنێک فۆرمی کەسێکی وا دەبینن ئەو توانای لە ناودا بینین کە دەکرێت بێتە باڵۆزی هەر بوارێک ئاشتیە باڵێزی پێکەوە بێ بزانن کە ئەو توانایی هەیە دەبێت توانەکانی خۆی پیشاندا بە کارکردن لێرە ینی سەرەتا لەوێ ڕێکخراو لە کۆڵەکانەوە ئیش بە تاکیدی یعنی کە توانی خۆی بەو شێوە پێ بگەێنێ کە بێتە جێی بڕوای ڕێکخراوێکی نێودەوڵەتی ئەو کاتە بە ئاسانی دەتوانێت بەژار هەر خولو پرۆگرامێ بکە کە ڕێکخراوە نێودەوڵەتەکان ڕێکی دەخەن. باشە ئێستا گەنجێکی تر لەوانەیە بینەرمان بێ حەز بکە ئەویش بۆ نەبێ بە باڵۆزی ئاشتی لە جیهانە پێم بڵێ ئەو مەرجانە چین ینی ئەو ڕێکخراوە کە ئێوە وەرەگرێ ئەبن بە باڵۆزی ئاشتی لە جیهانە بە چ پێوەرێک وەرتانەگرێ خۆی گرنگترین و یەکەمی مەرج زانینی زمانی ئینگلیزیە چونکە تۆ تا چەند پرۆفایلەکەت باش و بەهێز بێت تا چەند کارت کردبێ و ئەکسپریەنس دەبێت لەو شتانێک کە پێشتر کردوتە بەس کە زمانی ئینگلیزی نەزانی ینی خاڵی پەیوەندی نێوان تۆ و ئەوان دروست نابێت بە هیچ شێوەیەک کەواتە زمانی ئینگلیزی گرنگترین خاڵە بۆی کەسێک بتوانێت بەشداری لە پرۆگرامە لەو شێوەیەکان بکە و ئەو کارانی کە لێرە کردوویەتی زۆر گرنگە گەنجێک دەبێت لێرە کاری خۆبەخشی زۆری کردبێت دەبێت بەشداری خولی ڕاهێنانی کردبێ دەبێت بەشداری لەو بۆنە و ئیڤنتانە کردبێت کە لێرە ڕێک دەخرێت ڕێکخەری ئیڤنتەکان بێ بۆ شێوێ دەکرێت خۆت ماوەی چەند کاری خۆبەخشیت کردووە من لە ساڵ 2016 دەستم بە کاری خۆبەخشی کردووە لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیەوە ئیش دەکەم لەو ماوەش بەردەوامی کارم کردو بە بێدابڕان و لە پاڵ خوێندنەکەم خۆم قوتابی بەشی پەیوەندی نێودەوڵەتی دیپلۆماسیەکان بووم لە پاڵ خوێندنەکەم بە بەردەوامیش کارم دەکرد و لە هەموو چارەشانی کە لە زانکۆکە ڕێک دەخرا بەشدار بووم وەکو ڕێکخەر وەکو خۆبەخش ئێستا خوێندنت تەواو کردووە ئێستا خوێندنم تەواو کردووە ئەی کار ناکەی
خوێندنم تاوا کردووە کار دەکەم و لە پاڵ کارەکەش هەر درێژە بەکاری باشە ئامانجی ڕێکخراوەکان سەرەکی دەدەم. تۆ چییە لە بەشداریکردنت لە باڵۆزی ئاشتی لە جیهان؟ بێگومان هەر کارێکی مەدەنی هەر کارێکی ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی بۆ من یەکەم ئامانج خزمەتکردنی کۆمەڵگایە سوودگەیاندنە بە دەور و پێش سوودگەیاندنە بۆ کۆمەڵگای کە ناوی یادەژین لە سەرەتادا و دواتر سوودگەیاندنە بە مرۆڤایەتی ینی ئەی بەخۆت سوودگەیاندنە بە خۆم بۆ ڕۆی کە بەژاریکردن لەم خولانە بەژاریکردن لەم چاڵەشانە دەتوانم خۆم بە شێوەیەکی باشتر دروست بکەم بە باشتر خۆم پێ بگەێنم دەتوانم کەسایەتیش بەهێزتر لە خۆم دروست ئەبی بە مەسەن وەکو باڵۆزی ئاشتی کە بەشداریت و مەسەن هەڵبژێراوی تەنها سوودی معنەویە بینی؟ لە ئێستادا ڕاستیدا بەڵێتەن ها سوودی معنەوی هیچ سوودێکی مادیمانە لە پاڵەوە خۆمان مەسروفاتی سەفەرەکەمان دابین کردو ینی لە پاڵەوەی سوودی مادی نبینین مەسرفیشی لە دەکەین. باشە ئەگەر گەنجێک ئەو مەرجانی کە تۆ باست کرد کە ئابێتیایە بێ بۆ ئەوەی کە بتوانێت ئەندامێک بێت لە باڵێزی ئاشتی تایە بێ بەڵام نتوانێت لە لایەنی داراییەوە مادیەوە سپۆرتی خۆی بکە ئەو گەنجا بێت چی بکە؟ خۆی مەرز نییە هەموو پرۆگرامەکان لەسەر مەسروفاتی خۆت بڕۆی بەشداری بکەیت. کۆمەڵێک پرۆگرام هەیە کە فول فەندە دەتوانێت هەر کەسێک بەشداری بکە و قبول بکرێ و هەموو ئەو تێچووی گەشتەکەی تێچووی پرۆگرامەکە هەموو لەسەر ڕێکخراوەکانە یعنی ئەو پرۆگرامی ئێمە بەشداریمان کرد لەو شێوە بوو کە بەشێکی تێچووی گەشتەکە لەسەر خۆمان بوو بەڵام کۆمەڵێک پرۆگرامی کە هەیە کە فولی فەندی پێ دەڵێن ئیدی هەموو تێچووی گەشتەکە و تێچووی پرۆگرامەکە بە هەموو شوێک لەسەر ڕێکخراوەکەیە دەکرێت گەنجەکان ئەوەی ناتوانێت خۆی تێچووی گەشتێکی وادابین کە بەشداری زۆر پرۆگرامانە بکەم. باشە باجیان کاتێ ئەچن بەشداری لە ئیڤێنتێکەکان لەو ئیڤێنتە چی وەرەگرنوکێنەوە هەرێمی کوردستان چی بە هەرێمی کوردستانە بەخشن؟ بەڕاستی خاڵەشی گرنگە پێم خۆش ئاماژە بۆ شانە بکەم. کۆمەڵێک تەکنیک فێر دەبین کۆمەڵێک بیرۆکەی نێومان بۆ کۆمەڵێک پرۆگرام هەیە لەوانەیە بیبینین بمانەوە لێرە دووبارەی بکەینەوە بەڵام بەداخەوانی کە دەینەوە چی پرۆگرامەکان چین کە لەوەیەکرێن بنمونە ئەو پرۆگرامەی باڵۆزانی ئاشتی جیهانی کە لە ماڵی بەشداریمان کرد ویستمان شتێکی هاوشێوە و گەورەتریش لێرە بکەین. ئەی باشە چالاکیەکانتان چی بووە لە هەرێمی کوردستانە ئێوە خۆتان؟ دوای ئەوەی لە پرۆگرامەکە گەڕاوینەوە تا ئێستا ماوەیەکی زۆر کردەوە بزانم یەک مانگە تا ئێستا گەڕاوینەتەوە پلانمان هەیە و لە ماوەیەکی نزیکدا پرۆژەیەکی گەورە ڕادەگەێنی لەبارەی ئاشتی و پێکەوە ژیان لە کوردستان لە ئێستادا کار لەسەر دەکەین لەسەر ئامادەکردنی پرۆژەکە لەسەر ڕێی شوێنەکانی جێبەجێکردنی پرۆژەکە ئیش دەکەین دوای ئەوە کۆتاییمان بۆ شتانە هێنا پرۆژەکە ڕادەگەێنین و خۆتان دەبینین ئەو کاتە بەیوان کە ئیڤێنتەکە ببینین و سەرکەوتوو بن دووبارە بخێن. زۆر سپاس خۆشحاڵم. Привет! Bravo! Hola! Bare bokçun golorin. Namaste! Makadini. Slau Tsonen. Salut! Ayubowan. Salim! Yasu. Assalam. Sen bisrano. من پەیوەند سوبحی خەڵکی شاری کەرکووکم دەرچووی بەشی بایۆلۆجیم وەکو باڵوێزێک دەستنیشان کرام کە نوێنەراتی گەنجان و لاوانی کوردستان دەکەم لە دەروی وڵات لە سێکتەرەکانی ئاشتی و پێکەوە ژیان ژینگەی و هەروەها سکوێریتی ئاسایشی نێودوڵەتی. باشە وەکڵی بەشداری لە ئیڤێنتەکانی دەرەوەکە پێم بڵێ تا ئێستا پرسیاریان لە ئاڵاکەت نەکردووە لە زمانە لە خاک لە ناسنامە و بەتەکیید ئەچینە ئەو هەر وڵاتی یەکسەر پرسیاری ئاڵاکەماکەن زۆر بە پەرۆش و دێنە لێن ئەم ئاڵایەمان نبینەوەم ئاڵایە واتە ئاڵای کوردستان ئاڵای کوردستان هەمیشە بە شان و دڵمانەوەیە لەنە بەخوان دایم پرسیارمان لێکن ئەم ئاڵایەت چیە بۆ نەمان بینیوە ئێتر لەیان یەکسەر پێیانەڵێ من خەڵکی کوردستانم ئێمە هەرێمین هێشتا نەبووینەتە دەوڵەت زیاتر لە 45 ملیۆن کەسین بەڵام بەبێ وڵات یان زۆر پیانان تکەیە کە ئەڵێم ئێمە پارسەکانمان لە عێراق و لە ئێران و لە تورکیاومانە هەیە یەکسەر پێمانەڵێن ئێوە عەرەبن زمانتان وەک عەرەبانە لێم ئێمە زمانمان جودایە ئەمە زمانی کوردیمانەیە تایبەتە بە زارا و مڵکی خۆمانە زۆر پێیان سەرسامە بێ ئێوە توانیوتانەکە کورد بناسێن وەسفێکی کورد ئامانجی یەکەمانە کە ناساندنی ڕۆڵە و گەنجی کورد لە دەرەوە
پێم بڵێ ئێوە چی وێنایکی کورتان دروست کردووە لە دەرەوەی وڵات بەتەکیید یەکەم خەڵکە باسێکین لێیانە هەمیشە وتومانە ئێمە کۆمەڵە مەشاکل و ناخۆشی جینۆساید و ئەنفال و لە رووسیا بەشداریم لە کۆربەندی جیانی گەنجان کرد لەیانە وتارێکم پێشکەش کرد لە کۆی ئەو وتارانە یەکێ بووم لە دەباشترین وتارەکانی جیهانی کە لەیانە پێشکەشم کرد وتارەکە چی؟ وتارەکە دەربارەی ئاست و ڕۆڵی گەنج لە کوردستان سەرەتا بۆ دەستم پێکرد من گەنجێکی کوردستانم هاتووم لێرە بەشداری دەکەم نوێنەراتی گەنجانی کوردستانەکەم ئەمێ ئەوەتان پێ بڵێ ئێمە جینۆساید تعریب ئەنفال هەرچی کاری ناشیاوەیە بە کورد کرا بەڵام ڕۆڵی کورتوانی کوردستانێکی پتە و پێشکەوت و بەهێز دروست بکە کە ئێستا لە جیهانە ناوی داوەتەوە کە ڕۆڵی گەنجی کورد کە پێشمەرگەیە پارێزگاری لە خاکی کوردستانمان کرد زۆر لایەن سیر بکە و هەموو ناخۆشیمان بەسەراتەوە بەڵام گەنجی کورد لاوی کورد توانێتی کوردستانێکی بەهێز و پێشکەوت و دروست بکات. زۆر باشە پێمان بڵێ ژمارەتان چەند کەسە ئەو مەسەلەن ئەمانەی بۆمان ڕوون بێتوانێت ئێوە کەوەکو باڵێزن لە کوردستانە سەر بە چەند ڕێکخراون ڕاستە ئێستا دوو ڕێکخراو ئێمە کاریان لەگەڵاکەین GPC و YGP کە سلسلەی ئاشتی جیهانی زنجیرەی ئاشتی جیهانی لە جیهانە پێشکەشیان کردووە بە هەموو وڵاتەکان کە هەر گەنجێک هەر لاوێک لە وڵاتانە ئەتوان سیڤی خۆیان پێشکەش بکەن تا هەڵبژێردێن ئێمە ئێستا لە کوردستان 20 کەسین هەڵبژێردراوین نوێنەراتی کوردستان دەکەین لە سێکتەری ئاشتی و پێکەوە ژیان 20 کەسە لە دوو ڕێکخراوی جیاوازە بەڵێ لە دوو ڕێکخراوێن دانێکیان سەر بە گەنجانە کە تایبەت ئیش لەسەر گەنجانەکە ئەوی تر تایبەت لەسەر ئاشتی و پێکەوە ژیانەکە لە ناوچەکان باڵێز هەڵبژێردن تاوەکو نوێنەراتی ئەوان بکەین لە دەرەوە هەم لە کوردستان زۆر چاکە تۆ باسی سیڤەکەی خۆتم بۆ بە سیڤی تۆ چ مەرجێکی تیا بوو کە ئەوە وەرگیرای هەمیشە پرسیارم لێکەن تو چۆن هەڵبژێردرای چۆن بوویتە ئەم کەسێک کە ئێستاوان نوێنەراتی کوردستانەکەی من تقریبان لە 2014ەوە کاری خۆبەخشی دەکەم خاوەنی 20 پرۆژەی جۆرا و جۆرم لە هەرێمی کوردستان و لە عێراقش پرۆژەی خۆت پرۆژەی شخصی خۆم کە دەستگای ڕوانگە و دەستگای بارزانیوانە ڕێکخراونە حکوومیەکان و حکوومیەکانی کوردستان فۆنمیان کردووە هەروە ئەو 4 ساڵی زانکۆم کە بەڕێم کرد هەر 4 ساڵەکە پرۆژەی جۆرا و جۆرم ئەنجامداوە یەکەم ساڵ کە یەکی کۆلێژ بووم لە زانکۆم هەستان بە نۆژێنکردنەوەی کولیەکە پارەم کۆ کردەوە پرۆژێکم دانەکە کارێکی زۆر سەرنجڕای دووەم ساڵ کتێبخانەم کردەوە هەروە لە زمانی ئەوەیە فیستیڤالێکی شانۆیشم ئەنجامدا بە هەمان شێوە ساڵی سێم فیستیڤاڵی وەشیاری تەندروستی و ساڵی چوارەمەش فیستیڤاڵی وەشیاری تەندروستی کە 4000 کەس سوودمەند بوون لی هەموو ئیڤێنتەکە کامل خۆم ڕێکم خستووە یەکەی بیرۆکەکان بەڵام ڕێکخراونە حکوومیەکان سواس بۆ ڕێکخراونی کە هەمیشە پاڵپشتم بوونە هەروەها بۆ 2 ساڵ پرۆژەی دەستپێشخەری لاوانی خۆبەخشێ لەلایەن دەستگای ڕوانگەوە ساڵانە ئەنجامەدرێ بۆ نووسینی پرۆژە 2 ساڵە لەسەر یەک من لە بمەبراوی پرۆژەی نووسینەوە زۆر باش پەیوەنجان کاتێ باسی لە خۆکە من شتێکم بیرکەوتەوە حتمان ئێمە بە حکومی خۆم و هاوکارم بەرنامەکەمان ناوی گەنجانێ لە ناو گەنجین ئاگامان لە مەعاناتەکانی زۆرێک لە گەنجانمان هەیە لەوانێ وەکو تۆ توانیان هەبێ بەڵام بەردەوام ڕخناگرن بەردەوام ئەڵێن ئەم شتە ناکەین پێویستە بکرێ وەکو گەنجێک کە هیچ سەپۆرتێکی نەبوو خۆ سەپۆرتەکانە لەو ڕێکخراو شتانە هێناوە هەستت چۆن بووە بۆچی ویستوت ئەم کارانە بکەی بۆ کوردستان وە چ ئایا مرتاح بوو یان بۆ حەزی کردو دەرکەوی بۆ چ شتێک بووە ڕاستە ئێستا لە دوو خاڵ بۆ دڕون دەکەمەوە خاڵی یەکەم باسی ناوخۆی خۆمانەکەین سەرەتا کە دەستم پێکرد لە 2014 بۆ پرۆژەی خێرخوازی و خۆبەخشی ئەنجامەدا خەڵک گاڵتەیان پیادەوی تو تەواوی تو چۆن بە خۆبەخشی تۆ پارێ نانیتەوە بۆ خۆت شتێ نانیتەوە بۆ کاتەکەشتە کوژی کاتەکەشتە کوژی بزدە بە سواز بۆ خێزانەکەم و دایک و باوکم هەمیشە و پاڵپشتێ مادی کە بۆ ژیانم پێویستم بۆ پڕیان کردوێتەوە بەڵام هەمیشە کاری خۆبەخشی بۆتە پاڵپشتێکی سەرەکیم وای کردووە کە من بناسرێم کە دوایەوە سوودم بۆ کۆمەلگای خۆمان بگەێنم ببی بە باڵێزی ئاشتیش لە بزدەبێت ئەو وای کرد کە سیڤەکەم بەهێز بێ کە من لە ئەچوومە چ ڕێکخراوێکەوە پێشکەشیان مەگرم و دەوە تا پرۆژەکان من بە دۆکۆمنت بوێنە ئەم کارە خۆبەخشیانە وای لێ کرد من دروستکەم بۆیە نەسحەت و ئامۆژگاریم بۆ گەنجانی کوردستانەیە کاری خۆبەخشی وار لێکات کە خۆت بدۆزیتەوە لە کارێکە تۆ کاری خۆبەخشیەکەی لە چەند سێکتەری بۆ خۆت ئیش دەکەیت بە خۆبەخشیە بەبێ و پارەدەنیا بەڵام تۆ چی ئەزمون دروستەکەی بۆ خۆت ئەزمونێک پەیوەندیت بۆیە نەسحەت و ئامۆژگاریمێ بۆ گەنجانی کوردستان پرە و بە کاری خۆبەخشی بدەن کاری خۆبەخشی جەوهەری کاری خۆبەخشی وار لێکە خۆت بدۆزیتەوە لە ئیشێکە منم چەند ساڵی کاری خۆبەخشیم کرۆ زیاتر لە 5 بۆ 6 ساڵە خبرە و
ئایدیامێ لە کاری خۆبەخشی وای لێ کرد کە ئێستا من ببمە زۆر نوێنەرایەتی باشە. کوردستان ئەو پرۆژانە بوو کەوان لێ من کرد کە بمەوەی زۆر ئێستا چاکە تۆ پێم بڵێ ئەو جیاوازیت چیە لە پەیوەندە پێش ئەوەی کە ببێتە ئەندامێک لە باڵێزی ئاشتی و لە دوای ئەوەی کە گەڕایتەوە و ئەندامێک بووی. بالضبط. چه هەستێکت هەبوو؟ پرۆژەکانی من پێشوێ ببمە ئەندامی باڵێزی جیهانی پرۆژەکانی من تایبەت بوو بە ناوخۆی کوردستان چەند پرۆژێکی با بڵێم ڕاستە بیرۆکی نوێمتیایی کرد بەڵام هەر تەقلیدی بوون بەڵام کە دوای ئەوە بوومە نوێنەراتی گەنجان کە سەفەری دەرەوەمان کرد کە چوومە لوبناان و چوومە رووسیا و ئۆرنبۆرگ و ئەم شارانم کرد وای لێم کرد بیرۆکەی نوێ ببینم کە تۆ من ئایدیا و شتی ئەوان ئەبینم بەتەکیت میکسێک لەناو مێشکم دروستە بێ بتوانم سوود بگەێنم بۆ کوردستان بۆ ئێمە پرۆژێکی وانەکەین ئەو ئیڤنتانی ترکە لە دەروی وڵاتەکرێ ئەوان چیە سەپۆرتی ئەو گەنجاناکە بە تایبەت سواز دەستگای بارزان یەکەم کە هەمیشە پاڵ پشتم بۆ لە پرۆژەکان کە بۆ دەروی وڵات دەڕۆم پاڵ پشتی مەکەن بەڵام گەنجەکانی تر ینی دایم دێن داوای هاوکاری لە منەکەن تکای ڕێگایەکمان پێپشاند ئەوەتانی بۆ فلان وڵات ناوم دەرچووە نوێنەراتیەکەم هاوڕێکانی جامە بەسی پرسیارەکەی من لەوە بۆ ئیڤنتانی کە بانگێش دەکرێن ئێوە لە بەڵێ. بۆنە لە دوایە ئەوەی ماڵدیڤ بۆی رووسیا بوو کە باسی بڵێ ئەو ئیڤنتانی ئەوەی چێ سەپۆرتیانەکە ئەوان چێ یەکەم شت حکومت ینی کە من لەوەی رووسیا بەشداری کورمارە زەگۆرەفە و تەپێشی وەزارەتی دەروی رووسیا لەوانە ئامادە بوو ینی حکومت تاکە پاڵپشتیانە کە بۆ دروستکردنی ئەو ئیڤنتانە کە لە دەروی وڵات خەڵکی بانگێشکەن کە ئەوان مەسروفاتی هۆتێلمانەکەن هاتو چۆمانەکەن هەموو شتێکمانەکەن چێ لە پشتیانە سپۆنسەرەکان بە هەمان شێوە حکومەتش ئەنی ئێمە داوای سپۆنسەرمان کرد داوای هاوکاری لە حکومەتمان کرد چەند ڕێکارێکیان بۆمان ئاسان کرد بەڵام ئەو تموحی ئێمە نەبوو کە ئێمە داوامان کرد بە هیوان کە بگاتە ئەو ئاسێکە لە تمحی ئێوە ئێوە بەردەوام بن. ترشماندانەوە بۆ ساڵ و 2 ساڵی ترش 3 ساڵ ترش پرۆژەمانێ و بەیت شێوە کۆڵ نادێ ئەو هیوایەتان جوانە. مەتاکید لە 16 ئۆکتۆبەر کە ئەو باردۆخی بەسەر کەرکووکە هات پرۆژەم دانابوو بۆ کۆلێژ سبەی بەتەما بووم بچمە کۆلێژ 15 ئۆکتۆبەر بوو بۆ سبەی هەموو خەونەکانم لە ناو چون بەڵام هاتمە هەولێر دوای کە ئاواری هەولێر بووم یەکسەر پەیوەندیم بۆ ڕێکخراوی SIF کرد سکوایری ئیسلامیک فرانس بەڵام تۆ مەڵێ ئاوارە چکە کوردستان هەر کوردستانە ئەو مانای نێودەوڵەتی کە یەکێ ڕابگوازێتە بۆ شارێکتر ئەوای پێوترێن IDPC پێڵێن لەگەڵ ڕێکخراوی SIF پەیوەندیم کرد و کۆمەکمان بۆ 2000 ئاواری کەرکووک کردیانەیە من هەمیشە بەردەوام بوومە جگە لەوی لێنە کە تەوزیعمە کرد ئەشیاکان خۆمە گریام کەوەکو ئاوارێک لیانە خۆم ئاوارە مشتمەدای ئاوارە بربەست و ئاستەنگێکی زۆرمان تێپەڕاندوە تا گەیشتمە تا ماستێ هەر سەرکەوتوبی ئێمە ئامانجی ئامانجی من و هاوکارم ینی بوونی سەدان پەیوەندی ترە. لەسەر تەوەری بەرنامەکەمان ئێستا ئێمە گەنجێکی ترمان لەلایە کە کارەکە لە باڵێزی ئاشتی لە جیهانە بەخێر بێ کاکەیە پێمان بڵێ تۆ تەمەنت چەنە و کەی لە کەیەکەوە کاری خۆبەخشی ئەەکەیت و کەی بوو کە بەشداریت کرد لە باڵێزی ئاشتی بەڵێ من یاد خوێندکاری ئامادەیم قۆناغی 6 تەمەنم 19 ساڵە بۆ مای 4 ساڵە کاری خۆبەخشی بووە بەشێگەکاری ڕۆژانە لە چەندین پرۆژێکتی جیاواز لە دەرەوە ناوی کوردستان دەکاری خۆبەخشیم کردەوە لە چەندین دامەزرا و ڕێکخراوی جیاوازە و ئامانجی ئێمە لەم کارە گاندنی کوردستانە بۆ دەرەوەی وڵاتکە شوێنێکی ئارامە شوێنێکی باشە بۆ ژیان ئەوانەی کە لێرە ئەژین کەشی ئاسی خوازن هەولیان ئەوەیە کە ئەو کەسانی کە لێرە کۆبنێتەوە وەکو ئەبین لە وەکو شارێکی وەکو هەولێر چەندین نەتەوەی جیاوازی تیا و چەند دینی جیاوازی تیا هەمومان بێکەوە باشتی خوازانە هەوڵی ئەوین کە کوردستان بگەین بە دەرەوە. باشە تا چەند کاری باڵێزی ینی کاریگەری کردۆ سەر خوێندنەکەت ڕاستە وەکو هەمومان نەزانین خوێندن بەشێکی گرنگە لە کاری ژیانی هەمومان بەڵام شەرنی ئەوەی کە مەسەلەن بتوانین هەم کاتێکی ژیانی خۆت بە خوێندنەکە دانی ئەتوانین لە پاڵ خوێندنەکەەوە چەندی کایەتی خۆبەخشی بکەیت. زۆر چاکە باسی ئەوم بۆ بکە کە پێشێکی ئەو گەنجانی کە بیانەوێ بەشداری بکەن لە باڵێزی ئاشتیە پێویستە چ مەرجێکیان تیاابێ ڕاستە مەژی سەرەکی ئەوەیە کە کەسێکی ئاشتی خواز بێ وەکو ئەمانەزانین ئەوان بەچی ئەزانن کە ئەو کەسە ئاشتی خوازە پێشەکیە بێ نوێنەری وڵاتی خۆی بەشداری بکات لە ڕێگەی چەند فۆرمێک و ئینتەرویوەکەوەیە کە ئەم کەسێکی ئاشتی خوازەوە پێشتر چەندین پرۆژێکێکی هەوبێت لە باری ئاشتیە. زۆر چاکە مادەم ئەگە بەپێ ئەو قسەی تۆ بێ هەر گەنجێکە بیەوێ ئەتوانێت بەشداری بکات لەو باڵێزەیە؟ بەڵێ بەتاکید چەندین گەنجمان هەیە لە شوێن ناوچەوەکانی کوردستاندا کە بەشداری و ئێڤنتیان کردووە و ساڵانە لە چەند وڵاتێکی تریژەوە ئێڤنتاکرێت کە چەندین کەسە لە ئێمە لە تیمی ئێمە و لە دەروی تیم ئێمە
بانکێش کراون بۆ وڵاتە جیاوازەکانی تر و ئێمە بەشێکە بین لە هەفتەی داهاتوو بەشداریەکەین لە ئێڤنتێک لە دووبەی و مانگی 11 لە ئۆکرانیا و مانگی 2 لە ئیندیا. باش وەکو ئەبینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یەکێک لەو کچە باڵۆزانی کە لە بواری ژینگەیە کارەکە جیاوازتر لە بابەتەکەی ئێوە ینی وای کردووە هەموو جیهان بیناسێک گەنجێکی مەسەلەن زۆر تەمەنیشی زۆر بەڵێ 16 ساڵە یعنی ئێوە ئامانجی تۆ وەک خۆت ناتەوێت مەسەلەن مەسجێکی وا بگەێنی کە تەنها لە سنووری ئیڤنتێک و دوانە نمێنیتەوە ینی بە جیهان هەم ئاگیان لە پرۆژەکەی تۆ بێت ئەمانجی ئەمە شەر ئەوەیە کە لێسا و دەست پێەکەین لاوانێ پێشیش چەند هەوڵێکمان نابێ بەڵام ئێمە ناوەستین ئەوە لاوانێ چەند شکستێکیش ئێمەیان وەستاندە بێ یان چەند ڕێگریەکەوە لە بەردەمانە بەڵام ئەوەی کە گرینگە ئێمە هەر بەردەوامین و ئاماژەکەمان بەرەبەرە گەورەترە بێت ئەو شتانی کە ئێمەیان وەستاندووە زیاتر هامانەیەکەوە ئێمە بەردەوام بین ئێماجەکە ئێمە زۆر لەو گەورەترە کە پێشتر بینرا و ئێمە بەردەوام بین. تۆ پێشتر بەشداریت کردو لە هیچ ئیڤنتێک؟ بەتەکی چەمپین پرۆژێکتم هەبوو تایبەت بە باشە ویستوتە چ پەیامێک بگەێنی لە پێیامی ئێمە لەم ئیڤنتە ئاشتیە بەڵام لە چەندین دوای تری جیاواز وەکو ژینگە و پەروەردەی کارم کردەوە. باشە لەو ئیڤنتانەیە کەسانی بۆ نمونە کەسانێکەیە کە سەپۆرتی گەنجام بکەن کە بزانن بۆ نمونە گەنجێک لە وڵاتێکی بۆ لە هەرێمی کوردستانە هاتووە وتارەکەی زۆر بە قوت بێت و هاوکات بەرنامە و پلانێکی زۆر باشی پێ بێ کەسانێکە بن سەپۆرتی بکەن بەتەکی کەسانێکی زۆریشە بوون بەڵام ئەوەی ئێمە گرنگ بۆ بەلای ئێمە و گاندین پەیامەکەمان بووە چاڕی سەپۆرتێکی وان نەبووین معنەی بەیانمادی بێت سەرەتا کار لەسەرەوەکەن کە کوردستان بناسن و ئەمانجەکەی ئێمە بگات دوایەوە بۆ سەپۆرتەکەی ئێمە بۆ ئەوەیە کە ئەمانجەکانمان بەردەوام بێت نەک سەپۆرتێک کە شخصی بێت یاخود هەڵبین کە خۆمان بگەین بە شتێکی شخصی خۆمان گاندنی ئێمە ئەمانجەکەی کە هەومان هەڵی بووین. پێم بڵێ لەم بوارەی کە ئێستا تۆ ئیشی تیاگەی ئامانجت چییە؟ ئەتەوێ بگەی بەچی؟ ئەمانجی من وەکو خۆم لەگەڵ هەمانجی هەمان ئەو کەسانی کە کارەکەم بێکەوە لەوانەیە هەر کەس و ئامانجێکمان هەبێ بەڵام ئەوەی کە هەمومانێکە گرێتەوە لە کۆتاییە خاڵێکە ئەویش ئەوەی گاندنی پەیامی ئێمەیە و ئەمانجی منیش لەو کارە ئەوەی کە بتوانم سەرکەوتوو بم لە بوارەکانی ترا بەهۆی ئەویشەوە. چۆنانی ئەتێ لە ڕێگەی ئەوە لینک دروستکەی لەگەڵ باڵۆزەکانی ترا بەزابێت بۆ سەلە من کە لە ئەوێ ئەشم هەنێک کەسی جیاوازە ناسم لە بوارەکانی ترەکە ئەتوان لە ئەنە سێکتەری تری ژیانە بەکاری بێن. بۆ بەردەوامیدان بە بەرنامەی ئەم جارەمان کە باسی باوێزی ئاشتیمانە کرد لە جیهاندا و کۆمەڵی گەنجی ترمان ئێمە بانکهێشت کردبوو ئێستاش دوو گەنجی تر کە خەڵکی پاکستانن لە کوردستانە ئامادەن دامەزرێنەری ڕێکخراوی زنجیرەی ئاشتین لە جیهاندا و لە لای من ئامادەن با سەرەتا ئەوان خۆیان بناسێنن و بزانین چۆن گەشتونەتە ئێرە. زۆر بەخێر بن هەردووکتان. Thank you so much, Diman. First of all, I would like to thank you and your team for having us. زۆر سپاس دیمەن بۆ تۆ بۆ ستافەکەت. ئێمە لێرین بۆ ئەنجامدانی چالاکێک لە پەرلەمانی کوردستان دەربارەی ئاشتی لە جیهان و بەیەکەوە ژیان. ئێمە وەک ڕێکخراوی جیهانی ئاشتی چالاکیمان هەیە لە 150 وڵاتی جیاواز کە کار دەکەین بۆ بنیادنانی ئاشتی لە سەرانسەری جیهان. هەر لەم ڕێکخراوە ئێمە نزیکەی 1 ملیۆن ئەنداممان هەیە کە هەمویان بە شێوێکی خۆبەخش کار دەکەن چونکە ئێمە باوەڕمان وایە کە جیهان لە سەدەی 20ەمەوە زیاتر پێویستی بە ئاشتی هەیە بە تایبەت بۆنەوەکانی داهاتوومان. ملیۆنان خەڵک کوژراوە بەهۆی جەنگ و نەبوونی ئاشتی بۆیە ئێمە کار دەکەین بۆ گەڕانەوەی ئاشتی بۆ جیهان. ئێمە بەردەوام دەبین لە کارەکانمان چونکە باوەڕمان وایە جیهان پێویستی بە گەنجی وەک ئێمەیە بۆ ئەوەی کار بکات لەسەر پرۆسی ئاشتی و ئاشتەوایی. ئەمەوێ پێم بڵێن کە ئێوە چۆن هاتنە کوردستان و چۆن پەیوەندیتان کرد بەو گەنجانەی کە لێرە لە کوردستانە باڵوێزی ئاشتین.
As we are organizing conferences all over the world, so ئێمە وەک ڕێکخراوێکی جیهانی بۆ پرسی ئاشتی باوەڕمان وایە دەبێت ڕۆژێ بێت سەردانی کوردستان بکەین لە نزیکەوە کوردستان ببینین و قسە لەگەڵ گەنج و کاربەدەستانی ئەو هەرێمە بکەین چونکە کوردانی عێراق گەلێکی ئاشتی خوازە لە ناوچەکە لەگەڵەوەشدا گەلێکی هۆشیار و زیرەکن و زۆر هەوڵ دەدەن کار بکەن لە بواری ئاشتەوایی ناوچەکەیان لەگەڵەوەی ئازارێکی زۆریان بینیوە. بەڵێ ئازیزانێکی تر لەو گەنجە باڵوێزانی کە ئەمڕۆ میوانی بەرنامی گەنجانەیە کانیاوخانە پێمان بڵێ سەرەتا تۆ پێشتر چ کارێکی کردو چۆن چوویتە ناو ئەو ڕێکخراوەی کە بۆ نمونە گەنجە باڵوێزەکان هەڵبژێری بۆ هەر کارێک ئەنجامی بدەیت سەرەتا دەبێت لە کارێکی بچووکەوە دەست پێ بکەیت بۆ ماوەی 2 ساڵە من لە چەندین ڕێکخراوی حکومی و ناحکومی وەکو خۆبەخشێک کارم کردو و بەشداریم کردووە لە چەندین چالاکی جۆرا و جۆر وەک ڕێخەر و سەرپەرشتیاری چالاکیەکان ئەوانە بۆ من نەزمونێکی باش بوون. باشە وەکو گەنجێکی وەکو کچێکی گەنجی کورد کە باڵێزی ئاشتی لە کوردستانە پێم بڵێ کە سبەینێ بەشداری بکەی لە یەکێک لە ئیڤێنتەکانی بۆ نمونە جیهانە ئامانجت چییە چۆن ئەچیتەوە ئیڤێنتانەوە و چ شتێ بۆ کوردستانەکەی؟ کاری سەرەکی و ئامانجی سەرەکی ئەمە بریتیە لە بەرفراوانبوونی ئاشتی لە سەرانسەری جیهان. هەر کارێک کە من دەیکەم وەک خۆبەخشێک دەمەوێت ئاشتی بەرفراوان بێت لە هەموو ناوچەیەک بەتایبەت کوردستان و ئامانجێکی تری ئەمە بریتیەلەوەی کە ئێمە وەکو تاکی کورد لە کوردستان ئاشتی خوازین و هەموو کات ئاشتی هەڵدەبژێرین. زۆر جار لە دەرەوەی وڵات وا دەزان ئێمە لەگەڵ عێراق یەک زمان و کلتورمان هەیە بەڵام ئێمە بەردەوام ئەوەیان بۆ ڕوونەکەینەوە کە ئێمە بەشێکی سربەخۆین لە عێراق ئێمە زمان و کلتوری خۆمان هەیە ئێمە لە کۆمەلگایەکی جیاواز دەژین و هەروەها ئێمە زۆر ئاشتی خوازین من بەردەوام ئەو شتانە لە دەرەوە بۆ هاوڕێکانم ڕوون دەکەمەوە. My name is Tiago. I'm from Brazil. I have Italian citizenship. من ناوم تیاگۆیە خەڵکی بەرازیلم لە سوید دەژیم من وەک خۆبەخشێک لە بواری ئاشتی کار دەکەم وەک باڵێزێکی گەنجی ئاشتی خواز. Related to what we are going to analyze here in the conference. ئامانجت چییە لە بەشداریکردنت لە باڵێزی ئاشتی لە جیهان و هاتنت بۆ کوردستان؟ I would like to work as like a counterterrorism. من حەزم کردووە بە پێویستیشی دەزانم کە وەک گەنجێک کار بکەم لە بواری ئاشتی جیهانی چونکە زۆر ناخۆشە کاتێک دەبینی هاوڵاتیەک بەهۆی نەبوونی ئاشتی ئازار دەکێشێت. وەکو گەنجێکی باڵێز چ پەیامێکت هەیە بۆ ئاشتی لە جیهاندا و بەتایبەتی بۆ کوردستان؟ I think the main thing that I see that people needed to من باوەڕم وایە هەموو تاکێکی جیهان دەبێت لە لای خۆیەوە دەست بکات بە ئاشتی خوازی چونکە ئاشتی لە هەموو شتێک زیاتر پێویستە دەبێت کێشەکانمان لەبیر بکەین و بەخۆشی و ئاشتی بژین. conflict countries and they try to work on that and forget like problems correlated with war or things that disconnect them from one another in a simple way. خاتونێکی باڵێزی ئاشتی لە ئەمریکا لەگەڵماندایە و ئێستا میوانی بەرنامەی گەنجانەیە لە زمانی خۆی و لێبێ کە پێشێکی باسێکی ژیانی خۆیمان بۆ بکات. بەخێر بێت بۆ کوردستان ئەتوانیت لە زمانی خۆتەوە بۆمان باس بکەیت کورتێک لە ژیانی خۆت. My name is Nicole Castro and I am representing the Dominican Republic. من ناوم کۆکۆ کاسترۆیە وەکو نوێنەری دۆمینیکا و ئەمریکا هاتوون بۆ هەولێر
وەکو باڵوێزێک بە پێویستم زانی سەردانی کوردستان بکەم و لە نزیکەوە ئاشنای خەڵک و هەروەها کللتوری کوردەکان بم. دەتوانین خاڵە هاوبەش و جیاوازەکانیشمان ببینین. ئامانجی سەرەکی ئەمەش بریتیە لە بنیادنانی ئاشتی لە کوردستاندا. کوردستان چۆن نەبینیت لە ڕووی ئاشتیەوە ئەڵم خەڵکەکەی چۆن نەبینیت و باری ئاشتیەکەی واتە کەشێکی چۆنی هەیە لە ڕووی ئاشتیەوە؟ ئەوەی کا من هەستم پێکرد لە کوردستان خەڵکی کوردستان حەز بە ئاشتی و خۆشگوزەرانی دەکەن دەیانەوێت بە ئاشتی بژین. ئەوەی من تێبینیشم کردووە ئەوەیە دەبێت زیاتر لێرە کار لەسەر ئاشتی بکرێت و هاوڵاتیانیش زیاتر هەست بە ژیان بکەن. You just have to recognize it first and then work toward it. من ناوم کایفی میلایە خەڵکی هۆڵەندا و پۆڵەندام نیوە بەنیوە. ئێمە ئازانین کە ئەو گەنجانی لە کوردستانن بۆ ئەوی کە بیانێ ببنە باڵوێزی ئاشتی ئەو مەرجانە چێکە ئەبێ لە ناویانە هەبێت بەس تۆ باسی ئەو مەرجانە بۆ بکە کە گەنجە هۆڵندیەکان دەبێتیانە هەبێت بۆ ئەوی کە بتوانن ببنە باڵوێزی ئاشتی لە هۆڵندا. بەڕای من ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دەبێت تۆ جیهانی دەرەوەت ببینیت و زانیاریت لەسەر گەلانی جیهان هەبێت و پەیوەندێکی باشی شت لەگەڵ دەرەوە هەبێت. دەبێت لەگەڵ ئاینە جیاوازەکان و کولتورە جیاوازەکان ئاشنایەتیت هەبێت. چونکە زۆرترین شت لەوانەوە فێر دەبین. بەردەوام دەبێت تۆ خۆت بەرەو پێشەوە ببیت و بیرۆکەی نوێت هەبێت و کەسێکی ئاشتی خواز و بێکێشە بیت. ئێوە چۆن کارەکەن بۆ ئاشتی لە جیهاندا و ساڵانە سەردانی چەند وڵاتەکەی؟ کاتێک من قوتابی بووم زۆر چالاک بووم لە لیژنەی نەتەوە یەکگرتووەکان کە لیژنەیەکە بۆ قوتابیە گەنجەکان و دەتوانن چالاکیەکانی خۆیان تیایدا ئەنجام بدەن. کەسێک بووم بەردەوام حەزم دەکرد بەشدار بم لە کارە خێرخوازیەکان بەتایبەت بۆ کەسانی توشبوو بە شێرپەنجە. هەروەها من خاوەنی چەندین پرۆژەی سربەخۆم لەگەڵەوانشدا من زۆربەی وڵاتانی جیهانم بینیوە. هەروەها لە زانکۆ پەیوەندی نێودوڵەتیەکانم خوێندووە. نامەی مەستەرەکەشم لەسەر ناکۆکیەکانی جیهان بووە. هەموو ئەو شتانە هاوکاریان کردم و بوونە هۆکار تاوەکو من ببمە باڵیۆزی ئاشتی لە وڵاتەکەم. هیوای من ئەوەیە کە ڕۆژێک بتوانم ناکۆکیەکانی جیهان کەم بکەمەوە و ئاشتی بگەڕێنمەوە بۆ جیهان. پێش ئەوەی کە تۆ سەردانی کوردستان بکەی چیت لەبارەی کوردستانەوە ئەزانی لەبارەی کللتورمان ژیانمان چیت ئەزانی؟ پێشەوەی کە من سەردانی کوردستان بکەم ئەوەم دەزانی کە خەڵکی کوردستان زۆر شانازی بە نیشتمانەکەیانەوە دەکەن و زۆر ئازاریشیان چشتووە کە بێتاوانیش بوونە. من دەمەوێت پەیوەندیەک دروست بکەم لە نێوان خەڵکی کوردستان و پۆڵەندا بەهۆی ئەوەی کە پۆڵەندا لە مێژە وڵاتێکی سربەخۆیە و زۆر وڵاتیش سوودیان لێوەرگرتووە. My name is Calvin. I'm from Malaysia. I'm currently still a bachelor's student. من ناوم کالڤنە خەڵکی ئەندەنووسیام قوتابی زانکۆم لە بەریتانیا و لە وڵاتی فینلەندا دەژیم. لای تۆ ئاشتی چ مانایەکە گەیەنێ؟ I think peace is not the absence of conflict. بەڕای من ئاشتی شتێکی ئاڵۆز نییە. هەموو کەسێک دەتوانێت بە ئاشتی بژی. ڕێگەی جیاواز و بیرکردنەوەی جیاواز دەبێ هەبێ. پێویستە هەمومان لەسەرەوە کۆک بین لە ناو کۆمەلگای جیهانی شەڕکەم بکرێتەوە و ئاشتی بگەڕێتەوە بۆ جیهان. A complete absence of what we know as war, conflicts and that sort of confrontations. پێشەوەی سەردانی کوردستان بکەی چیت لەبارەی کوردستان و خەڵکەکەیەوە ئەزانی؟ My first contact with
Iraq and the region started when I was in middle school. من کاتێک لە قوتابخانە بووم هەندێک زانیاریم وەرگرت بۆ یەکەم جار لەسەر هەرێمی کوردستانی عراق ئەویش لە ڕێگەی فیلمێکی دیۆکۆمنتاریەوە بوو لەو دیکۆمنتاریەوە پێشاندرا بوو کە لە عراقدا ناکۆکی زۆر هەیە بەڵام ناوچەیەکی ئارامی تێدایە ئەویش پێی دەگوترێت کوردستانی عراق ئەوەی من بینیم کە لە کوردستان خەڵکێکی ئاشتی خواز بە کولتوری جوان دەیانەوێت بەردەوامی بە ژیان بدەن لەگەڵەوەشدا من لە بەریتانیا ئاشنایەتیم دروست کرد لەگەڵ چەندین قوتابی کورد لە ڕێگەی ئەوانەوە زۆر شتفێر بووم کاتێک لە فڕۆکەخانە هاتم بۆ هۆتێل بینیم هەولێر شارێکی جوان و پاکە من سوپرایز بووم کە کوردستان بەو شێوازە جوانە ئێوەی کورد زۆر ئازادی خواز و پێشکەوتون بە بەراورد بە وڵاتانی عەرەبی ناوچەکە ئێوە کولتورێکی جوان و هەرێمێکی سربەخۆتان هەیە لە هەرێمەکەی ئێوە چەندین نەتەوەی جیاواز دەژین و چەندین هاوڵاتی بیانی تێدا کار دەکەن ئەوەش جێگەی دڵخۆشی منە. پێش ئەوەی سەردانی کوردستان بکەم هیچم دەربارەی کوردستان نەدەزانی کاتێک بانگێش کراوم وەک باڵیۆزی ئاشتی بۆ هەرێمی کوردستان زۆر حەزم دەکرد لە نزیکەوە باڵیۆزە گەنجەکانی کوردستان ببینم و ئاشنای کەلتور و نەتەوەکانی کوردستان بم کاتێک هاتم لە نزیکەوە کوردەکانم بینی بەڕاستی هەستم بەوە کرد کە تاچی کورد ئاشتی خوازە گەنجی کوردستان سەرکەوتووە بۆ من زۆر مای خۆشحاڵی بوو کە ئەو هەموو شتە جوانە دەبینم لە کوردستان بەڕای من باشترین ڕێگا بۆ ئەوەی ببیت بە گەنجێکی سەرکەوتوو لە بواری ئاشتی جیهانی دەبێت بەردەوام بخوێنیتەوە لە هەموو بوارە جیاوازەکاندا دەبێت ئاگداری ڕۆژنامە جیهانیەکان بیت دەبێت بەردەوام لە ئینتەرنێت سێرج بکەی و بگەڕێت بە دوای زانیاری دەبێت زانیاری باشت هەبێت لەسەر سیاسەتی جیهانی و پرسە نێودوڵەتیەکان هەروەها دەبێت لە بارودۆخی وڵاتان تێبگەیت و زانیاریت هەبێت لەسەر ئەو وڵاتانەی کە ناکۆکیان هەیە دەبێت بەردەوام گەشت بکەیت و خەڵک بناسیت و کەلتورە جیاوازەکان بناسیت جا دەتوانیت ببیت بە باڵیۆزێکی سەرکەوتوو لە بواری ئاشتیدا. Traveling and having that conversation with people so that you're immersing yourself into a culture. گەنجێکی عێراقی میوانمانە با بزانین چۆن بڕیاری داوە کە بێ لە کوردستاندا کار بکات لەسەر ئاشتیەوە بەشداری کا لەو کۆنفرانسانی کە لە کوردستاندا ئەنجام بدرێت بەخێر بێت بۆ کوردستان پێم بڵێ ڕاچیە لەسەر ئاشتی لە کوردستان و عێراق بەگشتی چونکە وەکو خۆتەزانی کۆمەڵێک لە نەتەوەی جیاواز زمانی جیاواز ئاینی جیاواز و هەروەها تەنانەت کولتوری جیاوازیشی تایە پێت چۆنە راتشي لسر عاشتي لعراق ده. شكرا جزيلا السلام عليكم اسمي علي أنا من العراق من كربلاء إلي الشرف إنه زۆر سپاس بەناوی خوا من ناوم علیە و عێراقیم و خەڵکی کەربەلام بۆ من شەڕفێکی گەورەیە سەردانی هەولێرم کردووە کە شاری ئاشتیە و یەکێکە لە جوانترین شارەکانی عێراق لە ڕاستیدا لە عێراق پێکاتە ئاین و زمانی جیاوازمان هەن وەکو عەرەب کورد هەروە سونی شیعە و کریستیان هەمومان بێکەوەین و عێراق بە وڵاتی ئاشتی نامدراوە هەروەها دڵمان لەگەڵ یەکە السلام فإحنا جميعا قلب على قلب إن شاء الله إحنا كنا واحد. چۆن بڕیارتدا کە ببی بە باڵێزی ئاشتی وەکو گەنجێک چۆن توانیت کە ئەو بڕیارە بدەیوە بۆچی ئەو بڕیارتدا؟ حقيقة نحن الشباب نعتبر القوة الأساسية. لە ڕاستیدا گەنجان هێزی سەرچین لەم وڵاتەدا ئێمە پێویستیمان بەوەیە هێزی هزریمان یەخەین و خۆمان بە چەکی زانین پرچەک بکەین بۆیش پێویستمان کەسانی خۆبەخش و گەنج و بیرکردنەوەی نوێ هەیە پێویستیمان بە پێشخستنی وڵاتە
کامانەش پێویستن بۆ ئەوەی وڵات پێش بکەوێت. بۆچی گرنگە هەر وڵاتێک باڵێزی ئاشتی خۆی هەبێت لە وڵاتەیە واتە گەنجێک باڵێزی ئاشتی بێت لە وڵاتەیە. حقيقة كل الدول في كل العالم محتاجة أنه تكون عندها هەموو وڵاتان پێویستیان بە هێزی گەنجان هێزی ئابووری و بیرکردنەوە هەیە تاوەکو بتوانن کۆمەڵگە پێشخەن چونکە ئێمە بەبێ بوونی گەنج و زانین ناتوانین لە ژیان بەردەوام بین هەر بۆوە پێویستمان بە کەسانێک هەیە ئەو ئاشتیە بەدی بهێنن السلام ونحتاج أنه أشخاص تبني هذا السلام.